پاش ڕاپەڕین و قۆناغی ئاوەدانکردنەوەی کوردستان ڕێکخراوە خێرخوازیە ئیسلامیەکان لەو کاتەوە تاوەکو ئێستا لەژێر ناوی جیاواز و جۆراوجۆردا پشکی شێریان هەبووە لە ئاوەدانکردنەوە و دروستکردنی مزگەوت و نەخۆشخانە و قوتابخانە و هاوکاری منداڵانی بێباوک و کۆمەکیە ژاران و کەسانی نەخۆش و دەستکورد. بەڵێ ئێمە کە سێرمان کردوەکو کەناڵی ئاسمانی پێیان کافی نییە بۆ ئێمە تەنها ڕەخنە بگرین، تەنها بڵێن نوقسانیەکان دەربخین. سێرمان دەکرد هاوڵاتیەکی زۆر لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی کە ئینتیمایەکی دیاریکراوێن بۆ فلانە حیزب و فیسارە حیزب نییە، لەبەرەوەی سەرچاوێکی بژێویان نییە، لە ئەو پڕی پلەی نزمی هەژاری دەژین، نەخۆشن و چارەسەریان نییە، بەهۆی شەڕەکانی ناوخۆ بارودۆخە نەخوازراوەکانی هەرێمی کوردستانەوە زۆربەی زۆرانێک لە مناڵانی بێباوەکەی و کەس نییە سەرپەرشتیان بکە، ئەنوان نەخۆشی و کەس نییە چارەسەریان کە. بیرمان کردەوە کە پێشتر لە کەناڵی لۆکاڵی کەرکووکمان بەرنامەیەکی لەو شێوازە هەبوو، بیرمان کردەوە کە وێڕای ڕەخنەگرتنمان، وێڕای دەرخستنی نەهامەتیەکانی هاوڵاتی خۆمان بەشێک بین لە چارەسەری کێشەوەی گر و گرفتەکانیان. بەرنامەی بەخشینمان لە کەناڵی ئاسمانی پەیاموەکو بەرنامەیەک دامەزراند و ئێستا سوپاس بۆ خۆی گەورە فراوان بووە و گەورە بووە و بۆتە دەستگایەکی خێرخوازی کە توانی خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان بکات لە دروستکردنی خاند و لە دامەزراندنی نەخۆشخانە و کۆمەڵگەی پزیشکی، لە سەرپەرشتیکردنی منداڵانی بێباوک، لە چارەسەرکردنی نەخۆش و کەم دەرامەتان، ینی بە شێوەیەکی تەنانەت بەرنامەی بەخشین دەستی خێری گەشتۆتە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان و کاتێک کە ئاوارەکان لە سووریاوە ڕوودەکەنە هەرێمی کوردستان هاوکاریان دەکات، لە هاوکاری دەگەینێتە کوردانی ڕۆژهەڵات، هاوکاری دەگەینێتە غەزە. بۆیە کەناڵی ئاسمانی پەیام تەنها خزمەتی بە بوارە میدیایەکە نەکردووە بە هاوڵاتیان بەکو لە بواری خزمەت گوزاری و کۆمەڵایەتیشە جێدەسی دیار و بەرنامەی بەخشینێکێکە لەو کارانەی کە هەتا ماوین شانازی پێوە دەکەن. من دەمەوێت لێرەوە باز لە پرۆژەکانی خێرخوازی کۆمەڵی دادگەری کوردستان بکەم لە هەرێمی کوردستان. دیارە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵی دادگەریەوە کە لە هەرێمی کوردستان کە درێژە پێدەری بزنەوەی ئیسلامی ڕابردوو بووە و بیری لەوەی کردوتەوە لە سەرەتای دروستبوونیەوە کە چۆن بتوانی پشک و بەشی هەبێت لە ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستاندا. دیارە یەکێک لە پرۆژەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە هەرێمی کوردستان ئەوە بوو کە چەند دەستگایەکی خێرخوازی ڕێکخراوی خێرخوازی دروست کردووە لە هەرێمی کوردستان. یەکێ لەو ڕێکخراوانە ڕێکخراوی بەخشینی کوردستان کە لە هەرێمی کوردستان و هەروەها ڕێکخراوی هاواری خێرخوازی و هەروە ڕێکخراوی سۆمای چاوان. دیارە سوپاس بۆ خی گەورە ڕێکخراوی بەخشینی کوردستان ئێستادا کە هەم بە ڕێکخراوی بەخشینی کوردستان مۆڵەتی ڕێکخراوی هەیە لە هەرێمی کوردستان لە فەرمانگەی ڕێکخراوە نەحکوومیەکان و لە حکوومەتی ناوەن لە بەغدا دیارە وەکو دەستگای خێرخوازی بەخشین مۆڵەتی کارکردنی پێدراوە و لە دەرەوەی وڵات لە بەریتانیا و تەواوی ئەوروپا مۆڵەتی کارکردنی پێدراوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە 15 ساڵی ڕابردوودا سوپاس بە خی گەورە توانیتی لە ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان لە هاوکاریکردنی خەڵکی هەژارونەدار لە هەرێمی کوردستان پشک و بەشی باشی پێبراوە لەوەی کە توانیتی بەڕاستی جێی دەستی دیار بێت کە وەکو پرۆژەیەکی کۆمەڵی دادگەری کوردستان لە هەرێمی کوردستاندا کاری کردووە. لە یەک مانگە 35,000 نەخۆش ڕووی لە تەنها نەخۆشخانەی بەخشین کردو لە سلێمانی. ئەی تۆ 6 کۆمەلگات هەیە، تۆ 2 عیادەت هەیە، تۆ سەیدەلەیەکت هەیە، تۆ تەماشاکە چی خزمەتێکەکە کۆمەڵی دادگەری. من ئەگەر لێرەوە باز لە هەژاران بکەم لە هەرێمی کوردستاندا دیارە دەستگای خێرخوازی بەخشین کە مانگانە لە هەرێمی کوردستاندا 1970 منداڵی بێباوک بەبێ دواکەوتن دیارە موچەی ماگانیان پێدەدات و کە پێکاتوە لە زیاتر لە 130 میلیۆن دینار کۆی دەکاتەوە هەموو مانگێک و دابشی دەکات بەبێ ئەوەی 2 ڕۆژ لە هیچ مانگێکدا تاخیر بێتن. یەکێ لە کارەکانی ئەوەیە کە هەموو مانگێک ئەو موچەیە دابش دەکات بەسەر منداڵانی بێباوکدا. کارێکتری ئەوەیە کە بۆ ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان بۆ ئاوەدانکردنەوەی هەموو شار و ناحیەکانی هەرێمی کوردستاندا دیار دەستگای خێرخواز بەخشین یەکێ لە کارەکانی دروستکردنی خانوو بووە بۆ هەژاران و هەروەها بۆ منداڵانی بێباوک. دیارە تاکو ئێستا سوپاس بەخوای گەورە دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی 15 ساڵدا توانیتی 237 خانوو دروست بکە بیدات بە خێزانی بێباوکان و ماڵی تاوی بۆ دابنێ و موچەیەکی شایستیان بۆ برتەوە و ڕزگاریان بکات لە کرێچاتی. دەتوانم بڵێم نیمچە نەحیەک
خانووی دروست کردووە چەندین گەڕک خانووی دروست کردووە دیارە 237 خانوو مەزەندە دەکرێت بە بڕی پارەکەی کە 11 میلیارد و 635 میلیۆن دینار تەنها لە 237 خانوودا تێچووی هەبووە. یەکێک لە کارەکان دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریکردنی هەژاران و بێباوکان تاکو ئەمڕۆ کە 15 ساڵە سوپاس بەخوای گەورە توانیتی 7 میلیارد و 935 میلیۆن دینار دابەش بکات لە ماوەی 15 ساڵدا کە مانگانە ئێمە هەموو مانگێک 1133 منداڵی بێباوک موچە دەدەین و 130 میلیۆن دینار زیاتر هەموو مانگێک تەنها بە موچەی بێباوکان دەڕوە کە هەموو مانگێک دەستگای خێرخوازی بەخشین دوو خانوو یاخود دوو بەرنامە لاستۆ دەگرێت ئەگەر خانووەکان بۆ بێباوکان بێتن کە بەنامەیان بۆ دەگرێت و دواتر تەسلیمیان دەکرێت یا چارەسەرکردنی نەخۆشێک بێت بە نەشتەرگەری. من دەمێت ئەوە لێرە باس بکەم کە دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بەخوای گەورە توانیتی کارەکانی جگە لە هەرێمی کوردستان توانیتی لە ئێستاتا بیگەێنێت بە دەروی هەرێمی کوردستان. ئێمە کارەکانمان لەسەر داخوازی خێرخوازان کە خێرخوازان کۆمەک و یارمەتیان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان لە تاوای نووسنگەکانمان کە بتوانین ئێمە پشک و بەشمان هەبێت لە هاوکاریکردنی لێ قەوماوان و هەژاران لە دەروی هەرێمی کوردستان. گرنگیدان با کاری ڕاگاندن لە کۆنەوە تا ئێستا و بۆ ئایندەش مەهامێکی دیکەی کۆمەڵی دادگەری کوردستانە و ڕاگەاندنەکەی ئامانزدار و خاوەن پەیام بووە و خزمەتی با دین و ژینی گەلەکەی کردووە و هەمیشە بەرەی خەڵکی گرتووە. قەدەروا بووە من لە سێ حیزبی ئیسلامیا ئیشکەم و لە هەر سێ حیزبەکەشە بەرپرسی مەکتەبی ڕاگەاندن بووم. کاتی خۆی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی من مەسئولی مەکتەبی ڕاگەاندن بووم پاشان زوتنەوەی یەکبوونی ئیسلامی لە دوای ئەوانیش کۆمەڵی ئیسلامی هەتاوەکو هەڵۆشانەوەی مەکتەبی ڕاگەاندن من بە تەمەنی ئەو سێ حیزبە بەرپرسی مەکتەبی ڕاگەاندن بووم. وا ئەزانم کە دەستمان پێکرد لە ئۆڵۆ بە کاغەز عادەتەن بە نووسین دەستمان پێکرد کاغەزەکە ئاسانترەوانێ پاشان با بڵێن ئەعلامی دەنگی دەستی پێکرد ڕادیۆوانە پاشان تەلەڤیزیۆن و تا ئەخیر گەیشتە سەتەلایت و اینجا وەکو سۆشیال میدیا کە ئێستا زۆر باوە. هۆی ئیشکردنم ڕەنگ بێ بەشێکی بەڵێ ڕاست پێراوم بۆی لێ ئیشکەم بەڵام بەشێکی حەزی خۆم بووە قەناعەت و تەسەوری خۆم بووە بەوەی کە ئەزانم بەڕاستی ئیعلام بریتیە لە چاوی هەر گروپ و تاقمێک و بریتیە لە زمان حاڵی هەموو گروپێک و بریتیە لە وەکۆڵە کەسایەتی هەموو گروپێک. جاری وا هەیە گروپێکمان هەیە حیزبێکمان هەیە حیزبێکی زۆر بەهێزە بەڵام لەبەرەوەی ئیعلامەکەی زەعیفە خەڵک بۆ هێزێ نایبینی بۆ بەهێزیە. هەشە بەعەکسەوە جاری وا هەیە گروپێکی بچووکە ئیعلامێکی بەهێزی هەیە خەڵک زۆر بە گەورەی سەیرەکەن. من نازانم بڵم تا چەندێ سەرکەوتوم تیادا بەڵام ئەهمیەتی ئیعلامم ئەزانی کە چاو و زمان و کەسێتی گروپ و حیزب بریتیە لە ئیعلام بۆیە هەموو جوهدی خۆم خستبوویە کار لە هەر سێ بواری لە هەر سێ بوارەکە نووسین و یانی دەنگی و ڕەنگی و بینراویش هەموویم ئێتیمان پێدا و ئەوەی توانیم کاتی خۆم و تاقی خۆم تایە سەرف کرد و فعلەن ئەیشم بینیت بەشێک لە گرنگی ئێمە یانی ئێمە کە ئیعلانی کۆمەڵمان کرد ڕۆژی ئیعلانی کۆمەڵمان کرد ڕۆژی دووهەم دوای ئەوە یەکەم ژمارەی ڕۆژنامەی کۆمەڵمان بڵاو کردەوە چونکو پێشتر هەموو شتێکمان بۆ ساز کردبوو لە ڕاستیە ئەوەندەی ڕۆژنامەکە دەوری بینی ئەوەندەی بەیاننامە و ئەوەندەی حتا خۆی ئیعلانکردنەکە دەوری نەبینی لە ناساندنی کۆمەڵا بە خەڵک هەر ڕۆژنامەکەشمان ناونا کۆمەڵ بۆەوەی ئەو کۆڵە زیاتر دەنگ بداتەوە. کاتی خۆی لە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامە گۆڤارێک بە ناو نابوو ڕابەر یانی وای لێ هاتبوو ڕاپەڕین خەڵک بە ئەنود ڕابەر چونکو ڕابەریان بەخۆ دەزانی ڕۆژێ لە ڕۆژان ڕۆژنامەکە ئەو دەنگەی هەبوو ئێسش پەیام زۆر جار لە تۆ جەماعەتی پەیامی پێیام ئەو قورسایی و گرنگەی خۆی هەیە بۆیە هەر لایەنێک ویستی بەهێز بێت ئەبێ ڕاگەیاندنەکەی زۆر بەهێز بێت و هەموو کۆڵێ ئەو فشارانەی لە سەرەتی لای بات فشاری مادی فشاری ئەمنی هەموو شتێک لە کۆڵی خۆی کاتەوە بۆ ئەوەی ئیهتیمامی تەواوی بە ئیعلامەکەی بێت. لە ڕاستیە ڕابوونی ئیسلامی و تەوژمی ئیسلامی لە هەرێمی کوردستان لە ڕووی گرنگیدانی بە ڕاگەاندن بە تایبەتی ڕاگەاندنی نووسراویش
ساڵانێکی زۆر پێش ڕاپەڕینی ساڵی 91یش تەجاوزەکە. ئێمە گەر سیرکەین ئەو قۆناغی کە ئەم تەوژمە ئیسلامیە بە ڕێخستنی نهێنیەوە یا بە لایەنی چەکداریەوە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بوون یا ئاوارە بوون لە سەردەمی ئاوارەیە لە هەندێک شوێنی وەکو ئێران و لە شاخ و گوندەکانە گرنگیەکی زۆریان داوە بە ڕۆژنامە و بڵاوکراوە و گۆڤار و چۆنەڵێ نووسرا و بڵاوکراوە نهێنەکانیش. ئەوانە شتێک نییە ئێمە ئیدعای بکەین هەمووی چاپکراون و زۆربەی لەبەردەستی خوێنەران و توێژەرانان. لە ڕاستیە پێش ئەوەش هەر گرنگیدانی زۆر هەبووە. ئێمە دوو جۆر گرنگیدانمان هەیە بە بابەتی ڕاگەاندن بە تایبەتی نووسراو. یەکەم ئەوەی کە باسمان کرد وەکو جانبی حیزبی و سیاسی و ئەو مەهامەی کە ئیسلامی و تەوژمی ئیسلامی ئەندامەکانی هەیەیان بۆ بە تایبەتی لە سەردەمی هەشتاکان و پێشتر و ئەوانش کە وەکو ئەرکێکی سیاسی ئیشیان لەسەر کردووە و لە بڵاوکراوەی نوێنی لە بەیاننامە لە گۆڤار و ڕۆژنامەیە خۆی دەبینێتەوە چ ئەوەشی وەکۆی ئێمە ئەم ڕابوونە ئیسلامیە دەیان زانای گەورە بیرمەند و نووسەر و ڕۆشنبیری گەورەی هەبووە کە وەکو هەوڵێکی شەخصیش چەندین بڵاوکراوەی گرنگمان هەبووە کە جیلێکیان پەروەردە کردووە لە قۆناغێکی تایبەتە. بۆیە بەگشتی تەوژمی ئیسلامی و مسلمانان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە ئینتیمایەکی ئیسلامیانەیان هەیە و چیش بە تایبەتی هێزە سیاسیەکان و بە تایبەتی ئەم تەوژمەی ئێمەش کە تیایداین بەڕاستی مێژوویەکی پرشنگداریان هەیە لەو جانبەوە. ئەمەش بەشێکی زۆری هەڵقوڵاو لە سەقافە دینیەکەوە. ئێمە منتەمین بۆ ئیسلام. یەکەم ئاەتیش کە هاتوۆتە خوارەوە بۆ پێغمبەری خوا صلی الله علیه و سلم و مسلمانانی لەسەر پەروەردە کراون هەر لە سەرەتای هاتنی ئیسلامەوە تا ئەو ڕۆژەی کە خوای گەورە کۆتایی بە دنیا ئەهێنێ مەسەلەی ئیقرا و خوێندنەوە و خۆ تەسقیفکردن و خۆ ڕۆشنبیرکردن. دیارە پرۆژە و کاری ئیسلامی ئەو کاتێک کە خەباتی سیاسی دەست پێ دەکا شان بەشان خەباتی سیاسی گرنگی بە بوارە میدیایەکە و بواری ئەلامیەکە دەدا هەر سەردەمی و بەپێی ئەو بوارەی کە کاتی خۆی گرنگی هەبووە. من لە سەردەمی شاخە گرنگی بە کامێرەی فۆتۆگرافی دراوە وێنەی فۆتۆگرافی لەگەڵ بڵاوکردنەوەی گۆڤار ئەو کاتانە کە لە سەردەمی شاخە ئەو جۆرەشتانە گرنگی خۆیان هەبووە ڕاگەاندن تقریبان لەوا خۆیان خۆی دەبینیەوە. لە قۆناغی پاش ڕاپەڕین کار و پرۆژەی ئیسلامی و بە تایبەتی ئەوەی کە ناوی بزوتنەوەی ئیسلامی بوو ئەوانی کەش بە شێوەیەکی گەشتی گرنگیەکی لە ڕادەبەدەر شان بەشانی خەباتە چەکداریەکەەوە شان بەشانی کار و پرۆژەی داعاوی و تەنزیمی گرنگی بە بواری میدیایش دراوە. بۆیە دەبینی هەر لە سەرەتای ساڵی 92ەوە لە دەڤەری پشدەربوویتیە و بە تایبەتی لە چوارقۆڕنا کەناڵێکی ڕادیۆیی دادەنێت. دوایە کە ئەمە فراوان دەبێت لە زۆربەی شارەکانە کەناڵی ڕادیۆیی دەکرێتەوە تا دەگەینە قۆناغی دوای نەکسەی بزوتنەوەی ئیسلامی و دێنە پاش ساڵی 1994 دەگەینە دامەزراندنی تەلەڤیزیۆنی لە هەموو شار و شارۆچکەکانە تەنانەت تەلەڤیزیۆن لە پێش نەکسەکەی لە ساڵی 1992 لە شاری ڕانیە دادەمەزرێت. ڕۆژنامەی کۆمەڵ لە دایکبووی واقعەیەکی تازە نەبوو. ڕۆژنامەی کۆمەڵ ئەو پێشینەی هەبوو کە پێشتر باسمان کرد ئەو مێژوو میراتی هەبوو کە ئیسلامیەکان هەیان بووە لە ساڵانی هەشتا و هەفتاکان و دواترە. هەر ڕۆژنامەی کۆمەڵ لە ڕووی ئۆرگانیەوە درێژکراوی ڕۆژنامەی ڕێگای یەکبوون بوو. ڕێگای یەکبوون درێژکراوی ڕۆژنامەی ڕاپەڕین و ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بوو. هەتا وەکو بیرخستنەوەیەک هەردوو ژمارەی لە کاتی دروستبوونی بزوتنەوەی یەکبوون و یەکگرتنی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕین قەدەری خواوە بوو هەردوو زمان حاڵەکە چ ڕۆژنامەی ڕاپەڕین و چ ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی لە یەک ژمارەیە کۆتاییان هاو پێم وابێ ژمارە 43 بوو. بۆیە بڕیار درا کە وەکو تەواوکەری ڕۆژنامەی یەکبوون لە 44ەوە دەست پێ بکە ئەگەر هەڵم نەکردبێ لە ژمارەکەیە. بۆیە ڕۆژنامەی کۆمەڵیش کە دواتر هات ڕاستە لە یەکەوە دەستمان پێکرد بەڵام بەڕاستی درێژکراوی ئەو واقعەیە کە پێشتر هەبووە. کۆمەڵی دادگەری وەکو حیزبێکی سیاسی چەکداری کە خۆی ڕادەگەێنێ لەگەڵ هەنگاوی یەکەمی ڕاگەاندنی خۆیە ڕۆژنامەیەک دەردەکا بە ناوی
ڕۆژنامەی کۆمەڵ شان بە شانی ئەوە کەناڵی رادیۆیدا دەمەزرێنێ لە زۆربەی شار و شارچکەکانە بە هەمان شێوەش کەناڵی تەلەڤیزیۆنی لە منتیقی هەورامان و لە ڕانیە و لە سلێمانی و لە هەولێر کەناڵی تەلەڤیزیۆنیشدا دەنێکە و کاتە کەناڵی تەلەڤیزیۆنی کەناڵی لۆکاڵی بوو تەنها لە سنوورێکی دیاریکراوە دەبیندا کە بڕیارماندا ڕۆژنامەیەک دەربکەین بە ناوی ڕۆژنامەی کۆمەڵ کە خزمەتی ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بکە. طبعا ئێمە پرۆسەکانمان هەموو بە نهێنی بەڕێوە دەبرد و ئامادەکاریەکان هەموو نهێنی بوون نەکە لە جانبی ئەعلامە لە جانبەکانی تری شابۆی ئەم هەوڵەکە دەدرێت زۆر بە نهێنی و وەکو مفاجئەیەکەوە بکرێ بۆی نەوەک هەواڵەکان دزە بکەوە دەستێوەردان ڕووباوە ئەو کارە گرنگە کێشەی بۆ دروست بێ. بۆیە ئەوەی کە پەیوەندی بە ڕۆژنامە و جانبی ڕۆژنامەوانیەوە هەیە ئێمە هەموو ئامادەکاریەکانمان کرد دوایی ماڵی ئێمەمان هەڵبژارد بە شانازیەوە کە تەسیسی ڕۆژنامە لە ماڵی ئێمە کراوە ژمارەی یەکەمی لە ماڵی ئێمە دەرکرا. بڕیارماندا کە ڕۆژنامەکە پێشتر ئامادە بکەین پێش ئەعلانی کۆمەڵ بەڵام مناقەشەمان هەبوو لەسەر تەوقیتی دەرکردن و ئیعلانکردنی یەکەم ژمارەی ئەوە بوو کۆمەڵی ئیسلامی لە 2001 ئیعلان کرا. ئێمە ڕێیەکەمان لەسەر ئەوە قەراری گرت کە دوو حەدەسی گرنگ کە ڕاگەاندنی کۆمەڵ و دەرکردنی جەریدەکەی هەردووکی لە یەک ڕۆژانە بێ بۆ ئەوەی دوو حەدەسی گەورە لە ڕۆژێکانە بێ چۆنەڵێ کاریگەری یەکتری کەمکەنەوە ڕۆژی دوی شەژواتە دوای سێ ڕۆژمان هەڵبژار بۆ ئەوەی ڕۆژنامەکەش بخەینە بازاڕۆ. ئەمەش بەشێکی ئەوە بوو کە دوو حەدەس بە دوای یەکا بێن نەک بەیەکەوە کاریگەری و دەنگدانەوەی ڕاگەاندنی کۆمەڵ زۆر بێت. دووهەمیش پەیامێک بوو کە بیسەلمێنین حیزبێک کە بتوانێت لە ماوەی سێ ڕۆژی ڕاگەاندنە جەریدەیەک بەو ئاستە بەرزە بەو ناوەڕۆکە بەو کاریگەریە بخاتە بازاڕۆ دیارە ئەمە حیزبێکە خۆی ئیستیمرارەتی هەیە حیزبێکە ئەساسی هەیە دیسپلینی هەیە و حیزبێکە لە خۆیەوە نەهاتووە. بۆیە بە شانازیەوە ژمارە یەکەم لە ماڵی ئێمە دەرکرا بە حزوری چەند برایەک کە ئیشمان تێدا دەکرد و کەرەستەکان لێ بوون. بیرمان لەوە کردەوە کە ئەمە بە کەناڵە لۆکاڵیەکان ناکرێت ئەگەر چی ئێمە ڕۆژنامەمان هەبوو لە هەموو قۆناغەکانە بە قۆناغە سەخت و دژوارەکانیشەوە هیچ شتێک ڕێگر نەبوو لە دەرچواندنی کاریگەری خۆی هەبوو لە قۆناغێکی دیاری کراوە. لە زۆربەی شار و شارچکەکان ئێمە کەناڵی رادیۆیی لۆکاڵی و کەناڵی تەلەڤیزیۆنی لۆکاڵیمان نەبوو کە ئەوانی لە سەردەمێکی دیاریکراوە خزمەتی بەرچاویان کردووە بە ئامانج و کارەکانی کۆمەڵی دادگەری. ڕۆژنامەکەی ئێمە سپاس بۆ خوا ڕۆژنامەیەکی کاریگەر بووە و لەسەر حەدەسی ڕۆژ قسەی کردووە مەودای ئازادی ڕادەربڕین تایە بەرفراوان بووە. لە ڕاستیە زۆر کەس مێژووی ڕاگەاندنی ئەهلیە گێڕنەوە بۆ یەک دوو ڕۆژنامە نووس بەڵام ئەگەر چی ڕۆژنامەی کۆمەڵەوە چی ڕۆژنامەی ڕێگای یەک بوون کە ئێمە ئیشمان تیا کردو سەیریکەی مەساحەیەکی گەورەی لە دەربڕینی ئازاد تێدا لە ڕەخنەگرتن لە دەسەڵاتی تێدا ئەتوانین ئەگەر ناوەڕۆک نەک ناو وەکو شکڵ یا ئەو لە بەرچاو بگرین کە ئێمە ئۆرگانێکی حیزبی بووین خەڵکێکی تر ڕەنگە ڕۆژنامەیەکی ئەهلی دواتر دەرکرد بێ ئەگەر ناوەڕۆک سیرکەی ئەتوانم بڵێم کە ڕۆژنامەی ڕێگایەک بوون و ڕۆژنامەی کۆمەڵ پێشخەری کۆمەڵێ بابەتی ئازاد ڕەخنەگرتن لە دەسەڵات خستنە ڕووی کەم و کوڕیەکان تایە ڕەنگی دابووە. بۆیە بەڕاستی ئێمە ڕۆژنامەکەمان کاریگەریە بوو وە کۆمەڵی ئیسلامیش خاوەنی کۆمەڵی حەدەسی گەورە بوو لەو ئینانەیە کەوای کردو لەو سەرەتایە کەوای کردووە ڕۆژنامەکەشی جێی بایەخ بێ لای هەموو خوێنەران لای دامەزراوە ڕسمیەکان لای دام و دەستگا معنیەکان کە لە وڵات و لە ناو خۆ لە دەرەوەشە هەبووە. بۆ نمونە ئێمە لە ڕووداوی دەستگیرکردنی بەناحەقی مامۆستا عەلی باپیر و هاوڕەکانیمان هەیە شەهیدکردنی مامۆستا عەبدوڵای قەسرێ و پاسەوانەکانیمان هەیە شەهیدکردن و بۆردومانکردنی بارەگاکانی کۆمەڵمان هەیە لە سەرەتای دەستپێکردنی شەڕی ئەمریکا و عێراق لە ساڵی 2003 کە زیاد لە 40 کادری بەتوانامان شەهید بوون ڕێژەیەکی زۆر بریندار بوون. هەموو ئەمانە ئێمە سەرچاوەی خەبەر سەرچاوی معلومات سەرچاوی زانیاریەکان بووین. بۆیە لە قۆناغێکی دیاری کراوە ڕۆژنامەی کۆمەڵ سەرچاوی زۆرێک لە زانیاریەکان بۆ نەک ئەندامانی کۆمەڵ و ئیسلامیەکان بۆ دەرەوەش بۆ دەرەوەی هەرێمیش و بەڕاستی من بەبیرم یە کاریگەری ئەم ڕۆژنامە وای کردووە زۆر جار ئێمە کێشەی گەورەمان بۆ دروست بووە لەگەڵ دەسەڵات تەدەخولی بەرپرسە باڵاکانی هەرێم دەوڵەتان چەندین جار ئەزانم لەلایەن ئێرانەوە ئێمە پەیامان پێگەیشتووە کە گلەی هەبووە لەسەر هەنێ خیتاب هەنێ زانیاری یعنی جاری وا هەبووە بە نوێنەرایەتی کۆماری تورکیا قۆنسوڵێتی تورکیا لە هەولێر تەدەخولی کردووە ڕەخنەی هەبووە لەبەرەوەی ئێمە بۆ نمونە لە باسی مێژووی خلافی عوسمانیە بە سلبی ناوی مستەفا کەمال ئەتاتورکمان هێناوە
کە لای ئەوان لە ڕووی دەستوری و لە ڕووی یاساییەوە مستەفا کەمال پێگەیەکی دەوڵەتی گرنگی لە مێژووی ئەو وڵاتەیە لە تورکیای نوێیە هەیە. بۆیە بەڕاستی هەموو ئەمانە ئیسلمێنن کە ڕۆژنامەکەی ڕۆژنامەیەک بۆ کاریگەری هەبووە. کەناڵی ئاسمانی پەیام یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی بوو کە لە ساڵی لەکەیەکی 2008 بە شێوەیەکی فەرمی دەستی بە پەخشی بەرنامەکانی کرد. بسم الله الرحمن الرحيم توكلنا على الله العزيز الحميد حسبنا الله ونعم الوكيل نعم المولى ونعم النصير ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته وما بلا من كردستان. کەناڵی ئاسمانی پەیام مینبەرێک بوو بۆ هەموو ئەو کتاکانەی هەموو ئەو ئەندامانەی لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگەی کوردیا مینبەرێک نەبوو، شوێنێک نەبوو کە گزارش تیا بکەن لە ڕاو بۆچوونی خۆیان. کەناڵی ئاسمانی پەیام توانی شۆڕشێک لە میدیای کوردیا بەرپا بکات بەوەی کە لە سنووری حیزبایەتی دەرچوو. کەناڵی ئاسمانی پەیام وەکوتم مینبەرێک بوو هەموو ڕەنگە جیاوازەکانی لە خۆی گرت. گزارشی لە فرەڕەنگی هەرێمی کوردستان دەکرد. گەیەنەری دەنگی هەموو تاکێکی کۆمەلگا بوو کە پێشتر هاواری دەکرد و دەنگی بە کەس نەدەگەیشت. کەناڵی ئاسمانی پەیام مینبەری تەواوی مامۆسایانی مینبەر و مزگەوتەکان بوو بە جیاوازی دەنگ و ڕەنگیانەوە. کەناڵی ئاسمانی پەیام توانی ئیسلامێکی هاوسەنگ بە تێگەیشتنێکی کوردانە بە هاونیشتمانیانی کورد بگەێنێت. کەناڵی ئاسمانی پەیام توانی دەرگایەک لە بەردەمی ڕۆشنبیران و زانستخوازان و تەواوی چین و توێژە جیاوازەکانە بکاتەوە بەبێ ئەوەی سەیری ئینتیمای سیاسیان بکات، سەیری ڕاو بۆ چوونیان بکات. گرنگەوە بوو کە هەڵوێست و مەواقیفەکانیان لە بەرژەوەندی تاکی کورد بێ. کەناڵی ئاسمانی پەیام دەرگایەکی وڵا کرد لە بەردەمی ئەو هاوڵاتیانەی کە ساڵەهای ساڵ بوو لە بەردەمی نادادگەری و نادادپەروەریە دەیان ناڵاند و کەسیش نەبوو گویان لێ بگرێت، شوێنێ نەبوو کە قسەی خۆیانی تیا بکەن. بۆیە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام مینبەر و بڵندگۆی هەموو هاوڵاتیانی کوردستان بووە. بۆیە بە درێژایی تەمەنی خۆم لە ماوەی 14 ساڵی بەڕێوەبەرایەتیمە 28 جار ئێمە چوونەتە بەردەمی دادوەر وەستاوین. هیچ کام لە سکاڵاکان هاوڵاتی لە کەناڵی ئاسمانی پەیامی نەکردووە. تەواوی سکاڵاکان بەرپرسان کردوێتیان لە کەناڵی ئاسمانی پەیام لەبەرەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام نوێنەرایەتی خەڵقی فەقیر و هەژار و سەمدیدەی کوردستانی کردووە و ویستوێتی دەنگیان بگەینت. کاتێک کە دەنگیانی گەیاندووە و ڕاو بۆ چوونیانی گواستوتەوە لەلایانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە سکاڵامان لێکراوە. زۆر جارێ لە پێناو گەیاندنی دەنگی هاوڵاتیە تیمەکانمان ڕوبەڕۆی شکنجە و ئازاربوونەتەوە. تەنانەت خودی کەناڵی ئاسمانی پەیاموەکو شوێن و مؤسسە پەلەمار دراو ئەگەری سووتاندنی هەبوو. بۆیە کەناڵی ئاسمانی پەیام ئەو میدیایە بوو کە بەڵێ کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی دایمەزراندە بوو، بەڵام ڕنگدانەوەی تەواوی هەرێمی کوردستان بوو بۆ چارەسەرکردنی کێشەوەی گرفتەکانیان. وەناغێکی دیکەی خەباتی کۆمەڵ بریتیە لە کاری مەدەنی و پێکەنانی ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکان کە ئازاران کەس بەبێ ئینتیمای حەزبی لی سوودمەند بوون. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتای ڕاگەاندنی خۆیەوە لە 2001ەوە کە بوو بە حیزبێکی سیاسی مەدەنی لە کوردستانە و دەستی بەکارەکانی خۆی کرد. یەکێک لەو بوارانەی کە تەرکیزی خستە سەری و گرنگی پێدا و بە هەندی وەرگرت کاروباری ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانە کە ئەم کاروبارە لە چەند توێژێکی گرنگی ناو کۆمەڵگە پێکدێن. پێویستە کۆمەڵ بەرنامەی خۆی هەبێ بۆیان. بۆیە هەر لەو ساتەوە مەکتەبی معنی بەم ڕێکخراوانە دروست کرد و توانی گرنگیان پێ بدا بە پێی تایبەتمەندی خۆیان.
یەکێک لەو خصوصیاتانەی کە کۆمەڵ گرنگی پێدا بەم توێژ و چینە گرنگانەی ناو کۆمەڵگە لە هەموو هەم لە بواری جەماوەری هەم لە بواری پیشەیی دەستکردنەوەیان بوو لە بواری کاری خۆیانە واتە کۆمەڵ بە شێوەیەک تەعاملی لەگەڵم ڕێکخراوە نەکرد کە هەیمەنەی حیزبی بەسەریانەوە کەم کردەوە بۆی زیاتر دەستکراوە بن بۆ خزمەتی توێژەکانی خۆیان بۆ نمونە توێژی قوتابیان مامۆسایان ئەندازیاران و هەروەها هەموو ئەو توێژانەی ترکە لەناو کۆمەلگا خزمەت بە توێژی خۆیانەکەن لە یادمە لە سەرەتای دروستبوونی ڕابوونی ئیسلامی کوردستان پەیوەندی ئیسلامی کوردستانەوە کۆمەڵی دادگەری کە ئەو مێژوەی دەگەڕێتەوە بۆ ئەو مێژووە لە ساڵی هەشتاکان بیری لەوە کردەوە کە پێویستە لە پەیڕۆ پرۆگرامەکەی جێگیری کردووە کە پێویستە گرنگی بە سەرجەم توێژەکان و سەرجەم سێکتەرەکان بدرێ لە ئافرەتان لە قوتابیان لە مامۆستایان لە ئەکادیمیەکان لە یاساناسان و هیچ توێژێک لاوان لە یاد نەکرێن. ئەو کەسانی کە کۆمەڵی دادگەریان دروست کرد کۆمەڵە گەنجێک بوون و توانیان بە کۆمەڵە ئامانج و تموحێکی گەورەوە بتوانن خزمەت بە توێژەکانی کۆمەلگە بکەم بە تایبەتی گەنجان. ئەمەش لەوە سەرچاوی گرتووە کە کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتا کاتێکە کۆنگرەی بەست مەکتەبێکی دروست کرد بە ناوی مەکتەبی قوتابیان و لاوان کە ئەوە بەڕاستی یەکێک بوو لەو داواکاریانەی کە داواکاری لاوان بوو داواکاری قوتابیان بوو لە ناو کۆمەڵی دادگەری و بەسپاسەوە کۆمەڵی دادگەریش ئەو مەکتەبەی دروست کرد. بەڕاستی دروستکردنی ئەو مەکتەبە قۆناغێکی نوێی بڕی و قۆناغی بێ کە توانین بڵێن هەنگاوێکی گەورە بوو لە احتیمامدان هەم بە قوتابیان و هەم بە لاوان. هەمیشە قوتابیان لە لای کۆمەڵ پێگەیەکی تایبەتیە بووە و گرنگی داوە بە بابەتەکانی پەروەردە و فێرکردن چ وەک حیزب چ لە چوارچەوەی کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. من خۆم لە 2001 سەرەتای دروستبوونی کۆمەڵ تا 2008 ماوەی 7 ساڵ لە چوارچەوەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کارم کردووە. ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیان بووم، سەرنووسەری ڕۆژنامەی وەرچەرخان بووم، بەرپرسی ڕاگەیاندنی سکرتاریەت بووم، 2 ساڵ و نیویش نزیکەی 3 ساڵ سکرتێری ڕێکخراوەکە بووم. کۆمەڵ لە ڕوانینیا بۆ ڕێکخراوی قوتابیان بێجگە لە گرنگیدان بە بواری پەروەردەی قوتابیان و پێگەیاندنی گەنجان بۆ ئەوەی لە ئاست پێداویستیەکانی وڵاتەکەیە بن، بۆ ئەوەی لە ئاست خواستی کۆمەڵگەکە و میلەتەکەمانە بن. ڕوانگەی کەشەوەی بەرگریکردنە لە توێژی قوتابیان لە ناوەندەکانی خوێندنە بە تایبەت لە زانکۆ و پەیمانگاکانە کە ئێمە زانین ئەو توێژێکی زیندون هەمیشە پێداویستیان هەیە و هەمیشە کابینەکانی حکوومەتیش کەم تەرخەم بوون لە ئاست پێداویستیەکانی خوێندنگەکان، قوتابخانەکان، پەیمانگا و زانکۆکان. بە دڵنیاییەوە گەنج و لاوان سەرمایەی هەموو نەتەوەیەکن و داینەمەی گۆڕانکارین و داهاتووی کۆمەڵگەن. لەبەر ئەمە کۆمەڵی دادگەری لە هەموو کات و زەمن و قۆناغەکانە زۆر بە گرنگیوە لەم توێژەی ڕوانیوە. هەمیشە هەوڵی داوە لەوەی کە هەم لە خەمیانە بێ بۆ پەروەردەکردن و تێگەیاندن و پێگەیاندنیان، هەم بۆ چارەسەری گرفتەکانیان و هەمیش دەرفەتیان بۆ بەڕەخستێنێ بۆ ئەوەی کە بتوانن ببنە کەسانێکی سوودبەخش و بتوانن کاریگەری زۆر باش دروستکەن. لەبەرەوە کۆمەڵی دادگەری هەمیشە کۆمەڵێک ڕێکخراوی هەبووە بۆ ئەوەی کە تایبەتمەند بۆ بەوەی کە خزمەتی ئەو توێژە بکە. بۆ نمونە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە یەکێکە لە ڕێکخراوە هەرە ئەکتیڤەکان بەڕاستی لە ناوەندەکانی خوێندن و یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی کە هەمیشە لەگەڵ معاناتی خوێندکار بووە و لەگەڵیان بۆ لە شەقام و پشتیوانی کردووە لە هەڵوێستەکانیان و داکۆکی کردووە لە مافەکانیان. بۆیە بە گرنگی زانیوەکەوە ئەو توێژە هاوکاری بکرێ و پشتیوانی بکرێ کە ئەوش ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەلبەتە نوێنەرایەتی کۆمەڵی دادگەری کردووە لە نێو ئەو توێژەدا. دیارە کۆمەڵی دادگەری کوردستان بە مێژووی خۆی کاتێک ئەگەڕێیتەوە بۆ
خەباتی مێژووی کۆمەڵی دادگەری کوردستان ئافرەتان شان بەشانی پیاوان شان بەشانی برایان ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەبووە تا ئەمڕۆیان بۆ کۆمەڵی دادگەری کوردستان بەدیهێناوە کە سوپاس بۆ خۆی پەروەردگار کۆمەڵی دادگەری کوردستان ئێستا یەکێکە لە هێزە هەرە گرنگ و کاریگەریەکان لە ساحەی کاری سیاسی، کاری پەرلەمانی، کاری خێرخوازی و کاری پەروەردە و بانگەواز. ڕێکخراوەکانی قوتابیان هەر لە یەکەمین ڕێکخراوە بە ناوی کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان و پاشان ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەتا ئێستا توانیان کۆمەڵی شاکاری گەورە پێشکەشی قوتابیان کردنە کوردستانە. بۆ نمونەیەکێک لەو بوارانە کە من ئەو شەرەفم پێبڕا لە ساڵی 2023 تا 2006 سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو. پرۆژەیەکی کردەوە بۆ قوتابیانی 12 ئامادەی کە بە ناوی خولی سەرکەوتن ئەو کاتە لە 100 تا 5 بە معدلی قوتابیانی پۆلی 12 ئامادەی لە سەرانسەری کوردستانە بەشداری خولیانە کرد. وام خولەش بۆچی بوو؟ بۆ پەرپێدانی توانەکانی قوتابیان بوو لە ڕووی زانستی و لە ڕووی ئەکادمی و لە ڕووی پەروەردەی. خولی سەرکەوتن بە تایبەت لەو زەمانانەدا وەک ئێستا نەبوو ئەو پەیمانگانە و ئەو ڕێکخراوانەی کە ئێستا بەداخەوە هەندێکی بە جۆرێک لە بازرگانیانی مامەڵاکە ئێمە و کاتە ڕێکخراوی قوتابیانی کوردستان خولی سەرکەوتنی هەبوو لە هەموو با بڵێن جوگرافیای کوردستاندا لە هەموو ناوەندەکانی خۆیدا کەوا ئەو خولی سەرکەوتنە بۆ قوتابیانی بە تایبەت پۆلی 12 مامۆستای زۆر کارا و بەتوانای دەهێنا و خەڵکی بەتوانە و ڕاهێنەری بەتوانای دەهێنا لە ڕووی تەنمێ بەشەریەوە بە درێژایی ساڵ لەو خولەدا بە هەزاران قوتابی بەشداریان دەکرد. و هەروەها قوتابیانی هانەدا فێرە کرد لەوەی کە لە بوارەکانی خۆیانە چۆن پەرە بەتوانەکانی خۆیان من و چۆنە تاقیکردنەوەکانیان سەرکەوتوو بوون. لای هەموو لایەک ئاشکرایە پۆلی 12 ئامادەی یەکێکە لە قۆناغە هەستیارەکانی خوێندن و لەوێ ئامەسیر و سارەنووسی قوتابی یەکلای بێتەوە کە بەرەوکوێ ئەڕوا و چۆن هەنگاوانێ بۆ داهاتووە چ شوێنێک اختیارەکە بۆ مستەقبەلی خۆی. بۆیە ڕێکخراوی قوتابیان بەو هەنگاوە گەورەی هەڵسا و بەبێ ئەوەی ئینتیماعاتی حیزبی خوێنێتەوە کە من خۆشبەختانە توانم ئەلێرەوە بیڵێم سکرتێری ڕێکخراوی حیزب عەلمانیەکان بووە بەشداری خولی سەرکەوتنی کردووە و بەهۆی خولی سەرکەوتنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە توانیوێتی کولی طبێنێ. سکرتێری یەکێکی لە ڕێکخراوە حیزب عەلمانیەکانی ئەم وڵاتە بووە. ئەتوانم بڵم ئەو خەڵکانی کە ئێستا لە پلە و پۆسەباڵەکانن و ئاستی زانستی بەرزیان هەیە گوێیان لەم بەرنامەیە بێ شایەتی ئەوە ئەدەن کە لە ساڵی 90ەکانەوە ئێمە لە خولی سەرکەوتنی قوتابیە هەبووین و ئەم بابەتە لە سەرەتای 2000ەکانە و 2005 بە دواوە شێوازێکی مؤسسەسی بینی کە بە ناوی بەشی ڕۆشنبیری دوای ئەوە بوو بە سنتەری کوردۆنیا کە ئەمە بەشێکی سەرەکی بوو لەو خزمەتەی کۆمەڵ بە قوتابیانی کرد کە بابەتی خولی سەرکەوتن بوو. خولی سەرکەوتن ئەتوانم بڵم ساڵانە بەلای کەمی ساڵانە 3000 قوتابی لە هەموو کوردستانە مستەفید بوون لە خولی سەرکەوتن کە لە پۆلی 12 ڕێگای سەرکەوتنیان بۆ دیاری ئەکرا و ئەو قوتابیانی کە هاتنە خولی سەرکەوتن بە ڕێژەی لە سەدابیز نمرەکانیان بەرزە بوویەوە. ئەگەر بە تەمای 80 بوو بێ و هات بێتە خولی سەرکەوتن ئەوە توانیوتی 90 بێنێ بە تەمای 90 بوو بێ 100 هێناوە و ئەمەش بەڕاستی حەقا ئەو قوتابیانەی کە سەرکەوتوو بوون لە قۆناغەکانی پۆلی 12یانە و ئێستا ئاستێکی زانستیان بەدەستێناوە گرنگە بەڕاستی ئەوانە بدوێنرێت کە چەندە خزمەت کرا. ئێمە هەمیشە چاومان لەسەر پەرۆدەکردن بوو بە تایبەت لە قۆناغی هەرزەکاری 15 بۆ 18 ساڵ کە ئەمە قۆناغێکی زۆر زۆر هەستیارە هەوڵمان داوە بە دەیان و سەدان خولی ڕاهێنان و پەروەردەی و سیمینار هەوڵمان داوە قوتابی خۆی بناسێ خوا بناسێ میلەتەکە بناسێ دڵسۆز بێ بۆ وڵاتەکەی بۆ گەلەکەی بۆ ئاینەکەی بە ڕەوشتە بەرزەکان چەکدار بێ بە زانستەکان چەکدار بێ ناوڕۆکی خول و ڕاهێنانەکان ئەمانەیان لە خۆگرتووە و بۆ نمونە خولی سەرکەوتنمان هەبوو ئێستا تەبان خولی
خولی ڕاهێنان و پەروەردەکردن بۆ قۆناغی 12 فراوان بۆ خەڵکی تریشەیکە بەڵام بەڕاستی ئێمە پێشەنگ بووینتیایە لە 2004 و 5ەوە خولی سەرکەوتنمان بە هەزاران بۆ قوتابیانی پۆلی 12 کردەوە دەستمانەگرتن لەوەی کە لە پۆلی 12 سەرکەوتوو بن و زۆرینەی کۆلێجە بەرزەکان کۆلێجە نمرە بەرزەکان دەرچوانی خولی سەرکەوتنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوون. کاتێک کۆمەڵ مهتەم بوو بە بابەتی خولی سەرکەوتن کە چۆن سەعی بکەن چۆن ڕێگای سەرکەوتن بدۆزنەوە چۆن ئەو زیلێکی کە هەیەە بیدۆزنەوە بەڕاستی هیچ شوێنێکی کە هیچ دەواازەیەکی کە نەبوو جگە لە خولی سەرکەوتن کە ئەوەی ئەمڕۆژ هەیە ئێستا بەو بەرفراوانیە ئەتوانم بڵە بناغەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی خولی سەرکەوتن کە بەشێک بوو لە سنتەری کوردۆنیا کە سنتەری کوردۆنیاش بەشێک بوو لە مەکتەبی قوتابیان و لاوان و پاشان نەک هەر ئەوەندەیش نەک هەر ئەوەندە لەگەڵیان بوەستین بەوەی کە دوای ئەوەی کە پۆلی 12یان تەواوە کرد لە ڕێگەی خولی سەرکەوتنەوە بەشێکی کە هەبوو کە لە ناو ڕێکخراوی قوتابیان بوو ئەویش ڕێگای زانکۆ بوو ئەتوانم بڵم ساڵانە 10,000 بۆ 15,000 قوتابی سوودیە لە ڕێگای زانکۆ و پاشان دوای بوو بە ڕێگای زانکۆ بینیوە بەوەی کە ئەو کۆلێژەی کە بەو نمرەیە کە هەیەە چۆن لیان تێک نەچێ بەڕاستی ئەمە ڕێگایەکی گەورە بوو کە لە هەمان کاتە ئەمەش پێویستی بە پاڵپشتێکی مادی گەورە هەبوو بۆ ئەوەی کە ئەم خولی سەرکەوتنە سەرکەوتوو بۆ خزمەت بە هەموو قوتابیانی کوردستان کە بەڕاستی ئەوەش بەڕاستی کۆماڵ لەو کاتەیە پاڵپشتێکی دارایی لە سنووری توانای دەسەڵاتی دارایی کۆمەڵ زیاتر گرنگی ئەدا بە خولی سەرکەوتن و مهتەم بوو پێی دیارە ئێمە قوتابیانی کۆمەڵ لە هەموو قۆناغەکانە دەستی هاوکاری درێژکرۆ بۆ قوتابیان نەدارەکان کە ئەمە شتێژێکی گەورن یا ڕێژەیەکی گەورن لە ناو قوتابیانە بەگشتی حتا لە ناو سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانە بەشێکی سربەخۆ دروست کرا بە ناوی هاوکاری قوتابیان کە ناوەڕا دەستگای ڕاژە ئەم دەستگای ڕاژە کۆمەک و هاوکاری لە خەڵکی خێخوا کۆ کردەوە گەیان بە قوتابیان لە دەرەوە ناوی وڵات لە دەرەوەش ئەو قوتابیانی کە لە ڕێی کۆمەڵی دادگەری یا لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵەوە چوونە دەرەوە یان خۆیان ناسان بێ بە کۆمەڵ و بە قوتابیانی کۆمەڵ هاوکاری کردوون بە پێی توانای خۆی بە پێی ئەو هاوکاری کۆمەکانی گەیشتۆتە دەسی کۆمەڵ لە استراتیجیەتی خۆیان احتیمامات و گرنگیدانێکی ئەمەلی هەیە بەڕاستی بەوەی کە مهتەم بێ بە گەنج بە لاو بە قوتابی بەوانەی کە دەرچووی زانکۆکانن دەچووی پەماگەکان بەوەی کە ئێمە ئێستا لە ڕێی نەخۆشخانەی بەخشینەوە لە ڕێی کۆمەڵگە پزیشکیەکانەوە ڕێگایەکی دەرفەتێکی باشی دروست کردو بۆ ئەوەی ئەو گەنجە خێر لە خۆنە دیوانەی کە لە ڕێگەی حکومت کە ناتوانێ دایان مەزلێنێ کۆمەڵ لەو ڕێگایەوە توانیوێتی بە هاوکاری خێرخوازان ئەو دەواازەیەش بۆ ئەو گەنجانە بکاتەوە بۆ ئەوی بەڕاستی ئەو ئومێدە هەر نەبڕێت و یەکێکی تر لەو هاوکاریانە کە ڕێکخراوی قوتابیان کردوێتی بە قوتابیان بەگشتی و بە بێ جیاوازی ئەویش ئەوە بووە کە قوتابیان چۆن فۆرمەکانی وەرگرتن دوای پۆلی 12 ئامادەی پڕکەنەوە بۆی بتوانن شوێنێکی باش لە زانکۆ و پەیمانگەکان بخوان سۆگەرکەن و بەپی ئارەزووی خۆش و ئارەزومەندی خۆیان بێت بۆ ئەمە پرۆژەی زانکۆلاینی ئەلان کرد کە ئەتوانم خۆشبەخانە تا ئێستا لەو ساڵی 2023 کە ئەم پرۆسەیە دەستی پێکڕۆکەیسە 2024 ساڵە ئەتوانە بڵێم دەیان هەزار قوتابی سوودمەند بۆ لە پرۆژەکانی زانکۆلاینی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و توانی ویانە بە شێوەیەکی گونجاو و ڕێکوپێک و بەپی ئەو نمرەی کە بەدەستیانی ناوە شوێنی ئارەزومەندی خۆیان لە ناو فۆرمەکە پڕکەنەوە بەبێ ئەوەی تووشی هەڵەبن و بچنە ئەو شوێنێکە خۆیان ئارەزوەکەن لێ بخوێنن خزمەتەکان بەڕاستی بۆ هەم قوتابی نەدار هەم بۆ هەموو ئەو مەجالاتانەی کە قوتابیان پێویستیانە کە کردویانە و حتا ئەو قوتابیانش کە ئەچوونە زانکۆ یا کە ئێستاژەچنە زانکۆکان ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیان لە ناو زانکۆ پەیمانگاکان دەرگایان واڵایە پێشوازیان لەکەن هاوکاریانەکەن حتا بۆ چۆنێتی وەرگرتنیان لە بەشی تەسجیلی زانکۆ پەیمانگاکان و لەوێ بنکە و بارەگاکانیان بۆ خەنە سەر پشت بۆی بێن لەوێ بەحوێنەوە هەتا وژدەوردە خۆیان مستەقرە بن شوێنە اختیارەکەن بۆی پرۆسی خوێنی خوانیتی ئەنجام بدەن بۆیە بە هەر شتێک بۆمان کرابێ لە ڕێی
ڕێکخراوەکانی کۆمەڵەوە بەڕاستی ئێمە درەخیمان نەکرۆ بە ئازایەتیشی نازانین بەواجبی سەرشانی خۆمان ێزانین و ئەمە سەربەرزیە بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کۆمەڵی دادگەری ئەوەیە کە لەم خولانەدا لەو کاتانە یعنی زۆر جار ئێمە نەوەیەکی با بڵێن خاون علم و زانست اینجا پەروەردەکرا و دڵسۆز بە خاک و نیشتیمان و نەتەوە و خەڵک دوای ئەوەی کە ئەنجامیان دێنە چکێمە لەگەڵەوەشە هەر بۆ زانیاری جەنابەت کە لە پۆلی 12 نمرەی بەدەستێنا هەوڵمانەدا و کاتە ئۆنلاین نەبوو فۆرمی چۆن بۆ پڕکەینەوە بۆی بە ئاستی دەرەجەکەی خۆی بەرچاوڕوونی زۆر باشی پێ بدەین و بزانێ لە کوێ وەرگیرێ و لە چ زانکۆ و کۆلیژ و پەیمانگایەک وەرگیرێ زۆر باشە لەگەڵ حەزەکانی خۆی لەگەڵ ئاستی نمرەکەی لەگەڵ دەرفەتی خوێندنی لەگەڵ سەرنجامی کۆلیژەکە هەموویمان بۆ لەیەکە داوە دوجار کارۆشتە زانکۆ پەیمانگەکان و لەوێش پێمان دەوتن چۆن داخل دەبن لەوێ چی دەکەن و سواز بەخوا حتا لەوێش بە پێی پێویست لەگەڵیان بوون بۆیە دوایی کە ئەگەڕانەوە ناو کۆمەلگا ئەمن بە نمونە هەنی بۆ جەنابەت باسی کەم چەند جار ڕوبەڕووی ئەو بوومەتەوە لە نەخۆشخانەیە کا دکتۆرەکە و توێتی مامۆستا نامناسی وتمە وەڵاهی شێوە دەکەم بەڵام دقیق ئێسەوتی من چۆن قوتابی خولی سەرکەوتن بم لای جەنابەت و نمرەیەکی بەرزمێنا و لەوێ وەرگیرام اینجا ڕۆشتم ئەوە کۆڵێ کە بیرم کردوەوە ناسیومە زۆر خۆشحاڵ بووم ئێستا چێکە ئێستا پزیشکم و ئێستا خزمەتی خەڵکەکەم و هەم کەسێکی دڵسۆز و خەمخۆر بووە ینی ئەندازیار ڕوبەڕوومان بووەتەوە طبعا ئەمە کە من لای خۆمەڵێم چکە من 9 ساڵ ئیشراتی خولی سەرکەوتنم کردووە لە دەڤەری خۆمان سوپاس بۆ خوای پەروەردگار دەرەجەی زۆر بەرجی تێدا داهات هەتا جارێک بە نمونە قوتابێک 92 بەرەو ژوور تقریبەن هێنایی بووی ئێمەش خەڵاتی ئەوانەمان دەکرد کە 92 بەرەو ژووریان دەهێنا دەستخۆشیمان لێکرد وەزام لە دواتر لە هەندەسە وەرگیرار ئەندازیاری دایکی هاتە لام وتی مامۆستا من سوپاسی ئەوە ئەەکەم بەڵام با معلومات بەمێ ئەمەیەکە مناڵم نییە وتم ئەی وتی وڵا دوو مناڵتم کچێکیشم لە تب وەرگیراوە کوڕێکی تریشم لە هەندەسە وەرگیراوە ئەمە سێمانە لای ئێوە لەم خولا بەشدارێ بۆ دەرەجەیەنێ هەنی بەڕاستی زۆر پێی دڵخۆش بووین ینی خەڵکێک لە ئاستی باڵا لەلایەنەکانی تر منداڵەکانی لەوێ نمرانە هێنا دەستخۆشیان بۆ ئەناردین سوپاسی کۆمەڵ و ڕێکخراوی قوتابیانیانە کرد لە بوارەکانی تریشە لە بواری پەروەردەیە و تەنانەت لە بواری بەرگریکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە پێغەمبەری خۆشەویست درودی خوای لەسەر بێ و لەوەی خوشکانی بە حیا و حورمەت بن بەشێک بن لە دروستبوونی کۆمەڵگەکە نەوەکو بۆ دواگەڕانەوەی پرۆژەمان هەبووە لەم بوارەی ئەخیرە ئەکرێ ئاماژە بە پرۆژەی دۆستانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بدەم کە بەڕاستی ئەو پرۆژەیە لە 2008 ئەو کاتێک کە بێڕێزیەکان لە وڵاتانی ئەوروپا بەرامبەر پێغەمبەری خۆشەویست بڵاو بوونەوە بە تایبەت کاریکاتێرەکان ئێمە لە ناوخۆ ڕەتفعلمان کردارێک بوو کردارەکە بۆ زیاتر پەرەپێدان بە خۆشویستنی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لای گەنجان لە ڕێگەی پرۆژەی دۆستانەوە کە یەکێک لە کارەکانی چاپکردنی 100,000 نامیلکە و بڵاوکراوە بوو کە بە خۆشحاڵیەوە لەو ساڵا ئەو ژمارەمان بەدەستهێنا و تەنانەت تەمویلی پرۆژەکەش واتە دارایی پرۆژەکەش هەر لەسەر قوتابیان خۆیان و خەڵکی خێرخواز خۆی بوو دەنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو بە خۆشحاڵیەوە پرۆژەکە تا ئێستاش بە ڕێگەی جیاجیا بە ئوسلوبی جیاجیا دەستی هەموو ئەو بە ڕێزانە خۆش بێ کە درێژەی پێدەن پرۆژەیەکی کەشمان باڵاپۆشی بوو وشیارکردنەوەی گەنجان بوو بە تایبەت خوشکانمان لەوەی کە چۆن خۆیان لە کۆمەلگا ببیننەوە یعنی وا بکەن وا ڕەفتار بکەن واجل و بەرگ بپۆشن کە دوور بن لەوەی وەکو کاڵایەک مامەڵەیان لەگەڵا بکرێ وەکو بابەتێک بۆ چێژوەرگرتن مامەڵەیان لەگەڵا بکرێ و ناوەندەکانی زانکۆ پەیمانگا لەم ڕۆ ئێستا بە خۆشحاڵیەوە پڕن لە کچانی باڵاپۆشی داپۆشرا و کە خۆیانە ناسن ئاینەکانە ناسن میلەتەکانە ناسن بە زۆری چاویان لەسەر خوێندن و پەروەردە و فێربوون